سڵاوتان لەبێت دیارە ئێستا کاژێر دەی تەواوە ئێمە لە کەمپی چەمەکۆرین یەکێک لەو کەمپانەی سربەخازرا وا دیارە مناڵەکەیە ئەو منداڵە کێشی زۆر کەمە منداڵەکە بەهۆی برسێتی و بەهۆی تینوێتێکی زۆرەوە کێشی دابەزیەوە ئێستا ئێمە لە ڕێگاین لەگەڵ یەکێک لە ڕێکخراوەکان کە سەرپەرشتی ئەم کەمپە دەکات و ئەم شۆفێرێکە ئێستا لەگەڵ منە خۆی مناڵەکەی بردۆتە ئەو شوێنەی تەندروستی کە پێویستە چارەسەری پزیشکی بۆ کراوە ئەو لەگەڵماندایە و ئێستا ڕێنوێنیمان دەکات بۆ ئەو شوێنەی کە منداڵەکە لی نیشتە جێبووە و دیارە لە ژێر یەکێک لە چادرەکان یەکێک لەو چادرانەیە کە دەستگا خێرخوازیەکان یاخود ڕێکخراوەکان بۆ ئاوارەکانی موسڵیان کردوێتەوە لەگەڵمان بن ئێمە دەچین ئەو منداڵە دەبینین کە ماوەیەکی زۆرە بەهۆی برسێتی و بەهۆی تینوێتیەوە کێشی لەشی دابەزیوە و ئێستا ئاوارەی باشووری کوردستان بوو. ئێستا ئێمە لەژێر ئەو خێمەدا دەچینە ژوورەوە بۆ ئەو منداڵی کە ماوەیەکی زۆرە نانی نەخواردووە و وەگیانی بە تەواوەتی وشک بۆتەوە لەگەڵمان بن ئێمە ئەو منداڵەتان پیشان دەدەین کە ماوەیەکی زۆرە لەژێر دەستی چەکدارانی داعش و یاخود لەژێر ئەو ژیانەی کە لەژێر دەستی چەکدارانی داعش بینیوێتی ئێستا ئێمە دەچینە ژوورەوە بۆ ئەوەی کە ئەو منداڵە بە چاوی خۆتان ببینن کە بەهۆی ئەوەی ماوەیەکی زۆرە خۆراک و هەروەها ئاو نانی نەخواردووە لەگەڵمان بن باچین بۆ بینینی ئەو منداڵە. حصار ماكو حليب ماكو لە مووسڵ لەژێر گەمارۆدا بووین هیچمان نەبوو شیر دەست نەدەکەوت لە بادووشەوە هاتوین سەرەتاکان نەختێک شیر بە 1250 دینار بوو نرخەکەی بۆ 8500 بەرز بووەوە شەوان تەنیا دەمانتوانی نەختێکی بدەینێ بەس بۆ ئەوەی نەگریت. ڕەوشی تەندروستی ئەو منداڵە دەکات کاتێک لە نەخۆشخانەیەکی خازر چارەسەری بۆ کراوە کاک سەنگەر ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئەو منداڵە چی بوو ئەو کاتێککە هاتن بۆ ئێرە ئەو منداڵە چی بوو تۆ چۆن بینیت؟ ئێمە وەکو لە دەستگای خێرخوازی بارزانانی هەموو کات چاومە لەسەر مناڵ و ئەو ئافرەتانن کە زیاتر نەخۆشن پێویستی ئەمە چارەسەرەیە یاوەژ یەکێک ئەو مناڵەیەکێک لەو مناڵانەی کە حاڵی زۆر باش نەبوو پێیان ڕاگەاند کە مناڵێکی وا هەیە ئیتر ئێمەش بردمان بۆ چارەسەر بۆ مستەشفای لە مستەشفاکان غازر. چیان پێگوت ئەو منداڵە لە ڕووی تەندروستیەوە چۆن بوو پزیشکەکان چیان پێگوت کە تۆ لەگەڵ ئەو مناڵات لە ڕووی تەندروستیەوە کێشەی نییە مناڵە ئەوەی هەیەی لە برسە دکتۆر کە بینی وتی لە برسا وشک بۆتەوە کێشەی خواردنی هەیە بەس 2 کیلۆ 600 غرام بوو تەمەنیشی 6 مانگە. على كيفكم تلمس ما عندنا نخلي له ماي بارد مع نفط نفط معكم جاهز ئەو منداڵەیە کە ئێستا خۆتان بە چاوی خۆتان دەبینن کە لە ژێر برسێتی و ئاژار و ئاشکەنجەدانی چەکدارانی داعش چۆن وشک بۆتەوە ئەو وەکو دایکیشی باسی کرد ماوەیەکی زۆرە خۆراکی نەخواردووە ئەو بەهۆی ئەوەی کە برسی بوونە لەشی بەم شێوەیەدا هێزاوە و گۆشت لەگەڵ ئێسکەکانی بە چاو دەبیندرێت و کە بە شێوەیەک گیانی لاواز بووە. حسێن هێشتا 6 مانگە بەڵام بەهۆی برسێتیەوە بەهۆی ئەوەی کە لەژێر دەستی چەکدارانی داعش خۆراک و خواردنی نێدراوەتێ حسێن بە تەواوەتی وشک بۆتەوە.